سڵاو خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری دەروون و دیاردا بێواگەمەوە. بەرنمەیەم جارە خۆشبەختانە بە ئامادەبوونی کۆمەڵی میوانی بە ئەزمون و باش و شارەزا لە 4 ساڵی ڕابردوو هەم لە ڕابردووی ژیانی پیشەی خۆشیانە باز لە دیاردەی واستەوە. هەڵبەتە لە دیاردەی واستەوە ئەچینە ئەو سوچانەی کە بۆچی دۆخی ئەم وڵاتە گەیشتووە بێرە لە نانەوخانەیەکەوە هەتاکو و باڵاترین فەرمانگە لە کوردستانە ئەگەر پێشەوەی بچی بۆچی هەوڵی واستایە، بۆچی هەتا ئەم دەقەی ئێمە ئەم بەرنامەی تیا تۆمارەکەین و هەفتەیەک تێپەڕیۆ بەسەر ساڵی 2019 هەتا ئێستا ئێمە جیرۆدەی دەستیەوەین کە بەردەوەی بچینە فەرمانگەیەک ئاخۆ بێ چی لێ بناسین و چۆنی واستە بکەین. کۆمەڵە پاکێجمان دروست کردو لە ناو پاکێجەکانە فەرمانبەرەکان بە ئاشکرا یەکلا بوونەتەوە لەوەی کە واستە بەشێکە لە کاروباری ڕۆژانەیە. بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران. دکتۆر بەخێربی سەرباری ئەم ئەخری و ئۆخری ساڵە و هەندێک دۆخی خۆت خۆشحاڵ بن کە ئامادە بووی لە بەرنامەکە و سەفەری شتەکە بەرەو سلەیمانی لەبەر بەرنامەکە ئێمە تاجیل دەکرد لێرۆ داوای لێبوردنە لێ بن. دکتۆر فەرسە سۆفی ئەندامی پەرلەمان لە خولی پێشووتر وا بوون بە خولی پێشووتر. جەنابی شە بەخێربی هەر لە سەفەر و دەرەوەی شاری هەولێر بووی بۆ ئێمە گەڕایتەوە داوای لێبوردنەکەین. سەفین غەفور ڕاوێژکاری جێگری سەرۆکی حکومە جەنابی شە بەخێربی زۆر سپاس. من هەر لێرە بووین کە تۆ هەر لێرە بوو ینی تۆزە قسەکە منەتیتیانم زۆر بەخێر. کاگامانچ من زۆر بە سادەیی چوومە ناو بەرنامەکە و ئەمێ لە واستەوە بچینە ناو دەرگا گەورەکەی کە دۆخی ئەم وڵاتە بۆچی گەیشتۆتە ئێرە، بۆچی واستە ینی بچی بۆ لای نانەوایەکی سایکۆلۆژیای تاچی ئەم وڵاتە وای لێ هاتۆ لای نانەوایەکیش حەزەکە شاگردی نانەوەکە بناسی و پێش خەڵکەکە بکەی و واستە بکات. ئەم بێ سیستمیە ئەم بێ ئیدارەیە ئەم جۆرە لە حکومڕانیە بۆ گەیشتۆتە ئەم شوێنی کە ئێمە وەکو دیاردێکی ناشرین و لەناو ئەم تەلبەنا بەرنامەی بەسەر. بەڵێ پێشێکی سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بۆ قسەکردن لەسەر دیاردەیەکی ئاوا کە پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مێژە بەدەست ئەم دیاردەیەوە ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە کەس بە نەعەدالەتی و نادادپەروەریەکەن. زۆر جارانیش هاوڵاتیان خۆیان لەوانەیە قەناعەتیان بە پەنابردن بۆ ئەم ڕێگەیە نەبوو بێت، بەڵام بە ناچاری بۆی کە کارەکەیان تێپەڕێت بۆتە کولتورێک بۆتە بەشێک لە ژیانی ڕۆژانەی خەڵک وای کردووە کە خەڵک پەنا بۆ ئەم دیاردێ بێت. تەبان ئەگەر تۆ پێناسەی واستە بکەی ئەوەیە کە تۆ پەنابەری بۆ ئەو ڕێگا ناقانونی و ناجۆر و نەگونجاوانانە نیکە بۆی بگەیت بە سێرڤزێکا خزمەتگوزاریەگەر باسەکە باسی حکوومەت بێت چونکە من ئەتوانم لەسەر چوارچێوەی حکوومەت قسە بکەم. هەڵبەتە من بۆی لە نانەواوە هێنامەوە ئێمە ئەمانوێت لەسەرەوە کە بەداخەوە وەکو باسم کرد زۆر جار هاوڵاتیان بە ناچاری پەنابن بۆ واستە. ئەگەر تۆ باس لە واستەش بکەی واستە ناتوانانی بە مجرڕەدی باسی لێ بکەیت. تەبان ئەم دیاردەیە پەیوەندیدارە بە کۆمەڵێک دیاردەی ترەوانێک کە وای کردووە خەڵک پەنابەرێ بۆ واستە. وەکو لە سەرەتا خۆشت ئاماژت بدا نەبوونی دامەزراوەکان لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی وای کردووە. سەروەری نەبوونی یاسا پێم وایە کە ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەم بابەتە. ڕوبەڕوو نەبوونەوەی گەندەڵی و نەبوونی استراتیژێک بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی وای کردووە کە لێپرسینەوە لەو کەسانە نەکرێت کە بوونەتە هۆی ئەوەی کە ئەم دیاردەیە سەر هەڵبدا. داوەڵی قسەکاندا کۆمەڵێک شتە دوت کە قسەکانی جەنابەت تۆ سکرتێری ئەنجومەنی وەزیرانی بە نەزەری اعتیبار وەرەگیرێ و جوێی لێگیرێ باسی هەندێک بری نەکرد، باسی هەندێک شتێک کرد کە نەبوونی یاسا وەک پێویست ئیجراعات وەک پێویست. بۆچی ئەمانە نەکراوە یا بۆچی ناکرێت؟ بۆچی ناوێرن؟ بەڵێ خۆی دیاردەی واستە کاک دەروونتەنها تایبەت نییە بە هەرێمی کوردستان، لە عێراقیش لە وڵات هەرێمیەکانیش و پێم وایە لەسەر ئاستی دنیاش مەسەلەی واستە بۆتە بابەتێک و دیاردەیەک ئەگە سەیری ئیتیفاق کۆمەڵێک بەڵگەنامەی نێودەوڵەتیش هەیە بۆ چۆنێتی هاوکاریکردنی حکووماتی دنیا بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم دیاردەیە ببێتەوانێ. طبعا لە 27 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە هەبووە و لە سەرەتاشەوە پێم وایە بەشێکی لەوانەیە وەکو ئرسێک لە سیستمی پێشووی حکومڕانی ڕژێمی بەعز بۆ ئەم هەرێمەش ما بێتەوانێ. بۆیە ڕۆژانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ناچاری وەکو باسم کرد پەنا دەبن بۆ واستە. تەمان واستەکەش
بەشێکی پەیوەندیدارە بە مەسلەی پێدانی ڕەشوە و پێدانی پارەش چونکە مەسلەی واستە کەس بەبێ بەرامبەر کارێک بۆ کەسێکی تر ئەنجام نادا. بۆیە پێم وایە واستە بۆ خۆی ئەو کەسێک کە ئەنجامی ئەدات و هەر ئەو کەسێکی کە ئەشیکات هەردوو لایەنەکە پێکەوە وەکو شەریک و ئەسیل وەکو تاوانێک مامەڵێ لەگەڵدا ئەکرێ بەڵام بۆتە کولتورێکیش ئێستا وەکو خۆت لە بەرنامەکەت ئاماژەت پێدا زەحمەتە بچیە فەرمانگەیەکی حکومی ئەگەر بێت و پەنا نەبەی بۆ ئەوەی کە کەسێک بناسی لە فەرمانگەکە یاخود پەنابەری بۆ یەکێک ڕێنیونیت کا بۆی بچی پارە بدەی لە فەرمانگەیەکی حکومی کارەکەت بە ئاسانی ناڕوات چی بکەین بۆ ئەوی کە ڕوبەڕووی ئەم دیاردەبینەوە ئەمە زۆر گرنگە بەنسبەت خەڵکەوە. یەکەم بەڕاستی سەروەریبوونی یاسا زۆر گرنگە لێپرسینەوە زۆر گرنگە کە تۆ لێپرسینەوە نەبوو لێپرسینەوە دەبێت لەسەر ئاستی بەرزتر طبعاً ئێمە کۆمەڵێک دامەزراوەمان هەیە کە لێپرسینەوە دەکەن لە ناو حکومەت هەرێمی کوردستان وەکو دەستەی دەستپاچیە سەرۆکایەتی داواکاری گشتیە دیوانی چاودێری داراییە اینجا پەرلەمانە کە دوو وەزیفەی هەیە هەم وەزیفەی تەشریعی و هەم وەزیفەی وردبینی کردن و بۆ داداچوون و لێپرسینەوەش و هەروەها ئەنجومەنی پارێزەکانمان هەیە کە ئەمانە هەمویان ئەگەر سەیری قانونەکانیان بکەی هەرێکێک لەم دامەزراوانەی کە بۆ جنابتم باس کرد بە شێوەیەک بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەتوانن یعنی دەسەڵاتی ئەویان پێدراوە بە یاسا کە بتوانن ڕوبەڕووی ئەم دیاردەیە بنەوە بەڵام ئایا متمانەی خەڵک بەم دامەزراوانە چەندە لە هەرێمی کوردستان تاوەکو چاوەڕێی لێ بکەن کە بەم دامەزراوانە کە بتوانن ڕوبەڕووی دیاردەیەکی لەم شێوە ببنەوە طبعاً ئەگەر تۆ توانی چارەسەری کێشەی واستە بکەی لە هەمان کاتە ئەتوانی بڵێ من ڕوبەڕووی گەندەڵی بوومەتەوە لە هەمان کاتە ئەتوانی بڵێ من تا حدێک دادپەروەریم چەسپاندووە لە نێوان خەڵکە لە وڵاتی ئێمە مەسەلەن بەڕێوەبەری فەرمانگەیەک ویستی خۆی ڕنگدانەوەی هەیە لەسەر چۆنێتی بەڕێوەبردنی کاری فەرمانگەکە چونکە تا ئێستش بەداخەوە لە وڵاتی ئێمە مەسەلەن دلیلی وەصفی وەظائف نییە وەصفی وەزیفی خۆت نازانی چۆنە دوو وەکو باسم کرد لێپرسینەوە نییە بەو دەرەجەیە کە تۆ منعت بکە لەوەی کە پەنابەری بۆ ئەمێ ئەلێ رابوەسن کاک فرسەت هەم لە ڕابردووە وەکو پەرلەمانتارێکی توانم بڵێم چالاک کۆمەڵی پرۆژەتان تەقدیمی سەرۆکایەتی حکومەت کرد کە لە ناویانە ئەتوانم بڵێم ئەم چمچی واستە و ئەم چمچی ئەم بابەتی ئێمە ئیتیاب جوابی حکومەت چی بوو بۆ ئێوە و ئەشمێ ئەمە ڕاگریت لە کۆتایی هێنان بە خولی ئەم جاری پەرلەمانە خولی پێشووی پەرلەمانە لێپرسینەوە لەگەڵ تواکرا هەم لەلایەن حیزبەکەتەوە هەم لەلایەن ئیداریاتیان هەر ئەم لاولاتان ماچکرا و تان دەستان خۆش بە ناوی خوای گەورە سپاس بۆ جەنابەت خۆشحاڵم لەگەڵ هەردوو برای بەڕێزم بیەکەوە لە خزمەت جەنابتین بۆ باسکردنی بابەتێکی زۆر هەستیار و زۆر بەداخەوە تاڵیش کە ڕۆژانە ئێمە هەستی پێ دەکەین و خەڵکی کوردستان معاناتی بەدەستیەوە هەیە و بەسەراحەت ئەگەر بین باسی واستە یەکێکە لە ئەگەر سەقفێکێ پێڵێن جەرائیمی فەساد لە ناویدا ڕەشوەیە نەهبی مالی عامە کەسب بلا سەبەبە واستەکاریە ئیتر هەموو ئەو عنسوڕانە پێکەوە ئەمانە جەریمەی فەساد دروست دەکەن طبعاً جارێک من لێرە لە بەرنامەیەک لەگەڵ جەنابەت میوان بووم بەرنامەکە لەسەر ڕۆتین بوو و خطورەتی ڕۆتین لە کۆمەلگاوە ئەو زاهرە ناشرنەیە بینین لە هەموو داوای یەکێک لە سەبەبی ڕئیسی کە هۆکارە بۆ ئەوەی لە کوردستان واستەکاری و پەنابردن بۆ واستەکە طبعاً کە چوە بۆ واستە جەرائیمی تر لێی بەرجستە دەبی بەسەلەن ناچارەوی پارە بەخشی هەندێکیشیان ناگاتەوە هەر واستەی ئیجتیماعیە بەسەن تەلەفۆن بۆ ئەوکە و تدخلات كريو ذا حزب تدخلك أشخاص تدخلك خلشي خاون نفوس تدخلك حتى دواي بويا بتصور من يكل أسبابي هرا جرين كواد كان لكردستان يكل مشاكل جوري إما مسألة واسطة كاري لدامو دزقا كان لحمويه مسألة بوني الروتينات أجر هاولاتيك بش أستور بو كيشكي بريكو بيجي بري ودروات وبيوستي بو سرو بو أمانية لەوانەیە ناچار نەبی دەستی ئەم ئەو ماچ بکە یان بچیت ڕەشوە بدات یان پەنا بۆ ئەمە بە خاڵی دووەم بە تەسەوەری بن بەداخەوە ئەم قسەیەش دەکەم بەڵام بەشێکی زۆر لە بەرپرسانی حکومی و لە دەسەڵاتدارانی ئێمە لە هەرێمەکەی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان حەزیان لەم قەڵەباڵغی و لەم لە دەرگادان و هەندێک ئیشەیە زۆر بەسیتە زۆر یعنی هی ئەوە نییە تۆ تاخیریکەی مۆرێک کەولی دێ و دەڕوای ینی ڕۆتینیانە بخۆیانە دۆزنەوە بۆی کە بڵێنی بەداخەوە هەندێکیشی ئێمە لەو ماوەی وەکو جەناب باس کرد زۆر بە عمقەوە چوونە ناو
کاری دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بە تەواوی یعنی و ئەدائی یەکەی مؤسساتی ئێمە لە ڕووی وەظیفی ئەو لە هەموو بارەکان ئەس دەکەی هەندێک لە بەرپرسانی ئێمە تووشی نەوعێک لە نەخۆشی بوون ئەویش ئازیەتدانی خەڵک تاخیرکردنی ئیشی خەڵک زە هەندێکی پەیوەستە لەوانەیە بەوەی کە بەتایبەتی ئەوەی پەیوەندی بە مەسائلی گەورەوە هەیە تەندەراتە زەویە مساتەحاتە هەندێک سەفقاتی گەورەیە تاخیرکردنی نەڕۆیشتنی بەلا ڕادابردنی بۆ ئەوەی ئەو کەسە محامیەکە دۆزیتەوە محامیەکە لە ژێرەوە کۆنتاکتێکیان هەیە لەگەڵ ئەم بەرپرسە ئەم کەسە تاوەکو لەوێەوە داوای ئەگینامێن با من شتێکت پێ بڵم مثلەن حاڵەت بووە هاتوۆتە لای ئێمە یەک دۆسیەیەک بووە دۆسیەی زەویەک بووە ئەتعابی محامی 1.5 ملیۆن دۆلار بووە لە هیچ ئەنی شتیوان نییە معاملەیەک دۆسیەک با بڵێن لەوانەیە ملیۆن دۆلار ئەتعابی محامی ئەمە بە تەنها نایخوا محامیە بۆیە ئەها بەشێکیشی پەیوەستە بە ڕاگررتنی ئیش لە بەرامبەر ئەوەی کە بۆیە بە تەسەوری من ئەوەی کەوا دەکات کاکتۆر ئامانزیش باسی کرد ئەوەی وا دەکات کە ئێمە بتوانین بەرەنگاری ئەم دیاردەیە ببینەوە و جۆرێک لە دادپەروەریش بەردەستە بێت هەموو هاوڵاتیەک خۆی بێکسان ببزانێت لە بەردەم دام و دەستگاکانی حکوومەت ئەوەیە کە بڕاستی سیستەم هەبێ لەوانەیە کاکسەفین باز بکەم چوون بەرەو حکوومەتی ئەلکترۆنی کە ئیشەکان بەکار بەجێهێڵانی ڕۆتین بوونی ئیجراعات بۆ نمونە کاتێک کە مۆزەفێک لە تەنیش من مۆزەفە هەردووکمان مۆزەفین کە بینیم لەبەر ئەوەی معاملەیەکی ڕۆوان بە 10,000 دلار و دواتریش لە کونجی زیندان بینیم مستحیلە ئەوانی دەوروبەر هەمووی خۆی خوبەتیە ڕەد ئەو زەجرە یعنی تۆ کە دەی خەڵکەچکەی پێ عاقڵ دەکەی بۆیە کاتێک کە ئیجراعات هەبوو مسائلە و محاسبە بوو پرسیارەکەی توشکە لە منت کرد لێپرسینەوە خۆی سیرکە لە هەموو شوێنێک وایە لە حکوومەت وایە لە پەرلەمان وایە کاتێک پرسیار لە خۆش دەکەم طبعا حزبی من کە منی لێوێداناوە چاوەڕێی ئەدائێکی کردووە لە من کە لەو ماوەیە هەم لە ڕووی تەشریعی لە ڕووی ڕقابی لە ڕووی نەنەرایەتی بەدواداچوون من خۆم شخصی هەست دەکەم ئەو حزبەی من لە بەرامبەر ئەوەی لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوو کردم پێزانینی هەبووە لە دوای ئەوەی کە لە پەرلەمانیش تەواو بووم هەست دەکەم پێزانین هەبووە لەوەی کە تەقیم هەبووە لەسەر ئەدای ئێمە وەکو بە پێچوانەوە لەسەر پەرلەمانتارەکانی بە هەر باسی حیزبەکەی جەناب بکەین لەسەر پەرلەمانتارەکانی ترکە با بڵێن ئەدایان وەکو پێویست نەبوو سست بووە ینی سایدیفکتە بۆ لەسەرەوەی من نەمبینی وەش کەسێک کە بێ بانگمان بکە چیت کرد ئەعمالیت چی بۆ ناشتیوانە بووە بەڵام خۆی لە خۆیدا کە تۆ لە پەرلەمان خلاصە بی و کۆمەڵێک ئیستیجابە لەگەڵ تۆ دەبێ و کۆمەڵێک ئەرکیدی چاوەڕەکەمانەوەی ینی چۆنەڵی مبادرش کرای بۆ پۆستێکی باڵاش نە بەستم پۆست نییە نانەبەستم ینی ئێستا من دوای ئەوە لە پەرلەمان تەواو بووم و لەو کاتش لە پەرلەمان 1 ڕۆژ دانەنیشتوم ئێستا ئێمە ئۆفیسێکمان هەیە لە لێرە لە هەولێر ڕۆژانە تقریب چەند هاوڕێیەکی بێکە و ڕۆژانە بەدیان هاوڵاتی ڕوومان تێ دەکات ینی ئێمە بەردەوامی لە ئیش ئەو حیزبەی من کاتێککە تەواو بووم یەکسەر ئیشی بەدواداچوونی هاوڵاتیان و ئیشی چاکسازی ئێستا لە گەرمەی ئیشداین بەبستم ئەوە بوو نەخوا نەخواست دەستخۆش کاکسەفی دووبارە بەخێر بیت تۆ ینی هەر خۆت لە هەولێر بیت و بێ منەت بووی دەسەکانە خۆش ئەمەیە من دوای قسەکانی جەنابە دوای ئەم پرسیارە و پاکێجەکە بینین و ئیتر وردە با بچینە چارەسەر لە کڕوزانە و گلی بینە دەرەوە ئەم قسانەی کە کردمان ئێوە ڕەنگە تۆزێک ینی ئەدەبیتر لە ڕووی ئیشەکەتانەوە پێشکەشتان کرد بێجینە هەموو هاوڵاتیەکە مازانێت با دەست بکەین بە هەنگاو بۆی کە ئەم کابینە نوێژ دەردی کاگامان ژووتی کە دەسەکا بە دروستکردنی کادرەکانی خۆی و دانانی وەزیرەکانی با ئاگیان لەم بەرنامەیە بێ و با شتێک فێر بن لەم بەرنامەیەوە خۆشبەختانە هەرێک لە ئێوە لە ئەتوانم بڵێم لە پۆستی باڵای ئەم وڵاتە نزیکن لە کەسەیەکەمەکانی قایدی سیاسی لەم وڵاتە من بۆ بەتۆڵم ینی واستە قورسە لە کوردستانە من ناڵێم بنبڕ بکرێت ئەم بنبڕکردن ڕۆزی خەیاڵ بڵاویە بەڵام قورسە واستە نەمێنێ قورسە مەسەلەن هاوڵاتیەکی ئاسایی و کوڕە بەرپرسێک جا بەرپرسێک وەکو یەک لە دەست لە فەرمانگەیەکە ئیشی بڕوە ئەمە قورسە طبعا بەڕای من قورس نییە ئێمە بێ بەڕای چێ قورسە بەڕای کەس قورس نییە بەڵام ئێمە سیستمێکە و پێویستی بە گۆڕانکاریە پێویستی بە چاکسازیە چاکسازیش پرۆسەیەکی بەردەوامەوە نییە لە ڕۆژێک ئەمڕۆ چاکسازی بکەیت و بخەویت دوایی
سیستمەکان هەر بە نوێکراوی بمێنێتەوە باش پرۆسی چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە شتێک ئەمڕۆ ئەیکیت بەیانی کۆن ئەبێت ئێمە تەوان لە پرۆژەی خزمەتدا 415 خزمەتمان هەیە ئێستا کە ئۆنلاینە بە تەواوی شیمان کردوتەوە یەکەم جار ئەبێ پرسیار لە خۆت بکەی هاوڵاتی بۆ سەردانی ئەم فەرمانگەیە ئەم شوێنەکات وانە ڕاست ئیشێکی لەوێ هەیە ڕاست یەکەم شت کە دەستی ناکەوێت زانیاریە ڕاست مۆڵەتی شۆفێری بە چ میکانیزمێک دەرەکرێت بە چ میکانیزمێک نوێ ئەکرێتەوە مەشتێکی بەسیتەوانە ئەی کۆمپانیا چۆن تۆمارەکرێت ئەی مەشروع فەردی چییە قەرزی بچووک 415 خزمەتی وا هەیە کە هاوڵاتی هیچ زانیاریەکی لەسەری نییە ئەمە یەک بە پێی ئەو داتایی بەردەسمانە 130 سەردانی فەرمانگەکان بۆ بە دەستکەوتنی زانیاریە ئێمە پۆرتاڵی خزمەتمان ڕاگەیان بۆ ئەوەی هاوڵاتی زانیاری دەستکەوێت لەگەڵ ئەوەشا یەکەم شت کەیکات تەلەفۆن بۆ برادێکەکە ئەرێ چی پێویستە بەڵام تۆ سیستمێکی ئۆنلاین تێ سەررجەم داتاکەی تایە پێویست ناکات نە سەردانی و شوێنە بکەی نە تەلەفۆن بۆ باشەوە لەو سیستەمەی کە داتان ناوە ینی بۆیە ینی ڕچای ئەوتان کردووە باوکی من خوێنەواری نییە و گوندنشینێکە مەسەلەن چۆنی ئاسانکاریتان بۆ کەسێکی وا کردووە تا پەنانە با بۆ واستە و تەلەفۆن کا بۆی کە کەسێک لە ناو مرورا ئێمە لە وڵاتەیە کەسێ بتوانێت پێیجێکی فەیسبوک دروستکایە ئەکاونتی خۆیە بێتوانێت ئەم ماڵپەڕێکە و بیخوێنێتەوە یان کێشەیەک نییە شتێکی تر هەیە کە بەلامەوە بۆتە نەریت نەفەر هەیە هەموو ئەوراقی تەواوە و ئەچێت لە سیستمی بایامەتریا خۆی تۆمارەکە هیچ کێشەی نییە بە هیچ شێوەیەک تەلەفۆن بۆم نەکە ئەو برادەرە خۆی تۆمار نەکردووە چی بۆ بکەم ینی بڕۆ خۆت تۆمارکە و تەواو ینی تەلەفۆنێ ناکەی بۆ شوێنی تۆمارکردن چیل بۆ بکەن هەر تۆماری هەموو شتی تەواوە بۆچی بە تەلەفۆن یعنی ئەو بۆتە عادەت یعنی ئەبێ ئەوەی لە سڕی سەمونونەکەەوە ئێتۆ کابرای نانەوا بناسی تەلەفۆنی بۆ بکەوە خزمێکم دێ شتێکە دەست وەکو شتێکی جاری وایە سەرەکە من خۆم بینیوە چوار کەس وەستاوە تەلەفۆنی کردووە ئوستێتیەکێک بدۆزێتەوە کە لەو چوار کەس ئەو شتە هەیە ینی وەک نەریت بەڵام ئەگەر ببوورە وەک چارەسەرێکی هەرچەنە لەوانەیە لە مەرحەلەیە قورس بێ مەسەلەی بابەتی ئۆنلاینە ئەگەر تۆ توانیت معاملەکە ئۆنلاین تەقدیمکەی هەان لە ئیمتحانی وەزاریە کە ناوت ئەوکەن ناوەکە و دەرنەکەوێ بۆی واستە و تەزویرات ڕوونیا لە سیستمی ئۆنلاینی شاتوانی شتێکی وا کێشە ناوێت ڕاستە دەست خۆش بینەری پاکێجەکە بین پاکێجێکی مەدانیمان دروست کردووە لە کۆمەڵێک فەرمانگەکانی لە فەرمانگەکان لە هەرێمی کوردستانە با بینەر بین و دوای ئەم پاکێجە دەسەکەین بۆی کە بزانین چۆنی چارەسەری ئەو گرفتن فەرمو ساڵ لێرەی چەند جار تەکلیفی وەردەکراوە ئیشێک بەری بەڕێوە تەکلیف کراوە نارم نەکراوە مساعدین بکە هاوکاریم بکە و با بشەکە بڕوە خەڵک بەپەلێ و مامەستا بەپەلێ و پێویستین ببارێ ئەو کرایە ئەوە ئەکەونە ژێ کاریگەری واستەوە بەتەکیت ئەو پارێ بە دەستای سەردەمی بۆ بەمەستی کڕینی زۆپە کاکە 100 سوپە کرایتە 80 سوپە ئەگەر ئەوە بە واستەش نەکراوێت بۆ ئیشێکی باش کرایە بۆ قوتابیان وە بەس ئێمە نوێنەرمان هەیە بچیت داخوا هەموو بەشە ناوخۆیەکان ئەو سۆبە و سەلاجە کرایە کاکە بەو زستانی سۆلاجە بۆ چیە باجارێ بە سۆبە و نەفتی خۆش منەمەز بە سەلاج ئەگەر تشتێک واستە نەبیت هەرناچیت ئەوە یەک دوش بەس ئێمە گلەی ناکەنەوە کەسی تەلەفۆنی بمان کرد ئێمە گلەیمە لە وەزارەدارایی هەیە کابراگە چوو هەولێری موافقە 20 میلیۆنە ئینەوە لێرەم چ سەلاحیەتە بمێ نابیت تەوقیع وەزیر یا سەری ڕەفسکەمەوە 15 خدمەت لێدەم نەکێک خدمت کەسانێک هەیە بێن بۆ لای تۆ بۆ منە لەو دەرگایەوە بێن سەمون بەرنیان بە تۆ بڵێم وەڵاهی ڕاستی ئەرێوەڵا هەیە بەس ئەوەش بە ژێرەی پێویست ئێستا هەیە دێتن دەرێ نەخۆشمانەیە یان تا زەمانەیە ئەو شتانە هەیە ینی ئەوانی کە دێنە دەرگاکەوەکو واستەوەیە با بڵێن ئەرێوەڵاوەکو واستەوە لە سڕی سەمونە چەندێک ڕاوەستی وەڵی دەوری دەدەقەت شارێکی ئاوەست باشە لەو دەدەخەیە کەسە بینی بە برادراتی سەمون وەرگێن بەڵێ چۆنەرێ وڵا زۆر یعنی واستە هەیە ئای چۆن جا شوێنێکم بۆ بدینەوە واستێتیانێ بەسا دەستخۆش ئەوەی کە بینیتان ئەنی سمپڵێکی زۆر بچووک بوو ئیتر ئەگەرەوە گەورەیکەین ئەتوانین
بچینە نانەواکە و بچینە ئەنجومەنی وەزیرانەکەی ئێوە بچینە تاک بە تاکی وەزارەتەکان بە دڵنیایی ئەو دیاردەیە هەیە کاگاماچ هەم ئەو پرسیاری کە لە کاک سەفیرم کرد قورسە بنبڕکردنی واستە و بە سیستەمکردنی دام و دەستگاکانی حکومەت بێگومان قورسنی ئەگەر ئێرادە هەبێ و دوو ئەجددە و پلان و استراتیژی شەبێ سێ ئەو کەسانەشی کە ئیش ئەەکەن لەم بوارە بۆ جێبەجێکردنی ئەو استراتیژ و پلانە خەڵکی بەتوان نابن زۆر گرنگە ئەم قسانی کە باس بکەن ئەگەر بە کورتی باز لە چارەسەرەکان بکەین ژماری یەک وەکو کاک دکتۆر باسی کرد مەسەلەی شۆڕکردنەوەی دەسەڵات بڕۆ ئێستا دەسەڵاتەکان هەمووی چڕکراونەوە لە ئۆفیسی وەزیرەکان لە ئەنجومەنی وەزیران کە من خۆم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران طبعا ئەگەر لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانیش قسە بکەیت زۆر جار ئەوانش مبڕێراتیان هەیە مثلەن ئێستا لەم ئاخریەوە بڕیارێک دەرچووە کە پێدانی مۆڵەتی بەنزینخانە ئەبێ لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بدرێت هەڵکەندنی بیر ئەبێ لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەکو دوو نمونە باسێکم تەمانەمە مبڕێراتی خۆی هەیە چونکە ئەگەر مەلەفەکانی پێشووتر سیر بکەی بێگومان لەوانەیە چەندین خەڵک بەو واستەی کە جەنابەت باسیەکەی بەبێ ئەوەی کە هیچ کۆمپەتیشن و کێبڕکەیە کرابێ لە بینی ئەو خەڵکە چکە ئەم شتانی کە باسی ئەەکەن هەمووی بە قانون ڕێکخراوە کاک دەرون مثلا ئەگەر تۆ ئەتەوێت تعامل بکەی لەگەڵ زەوی دەوڵەت قانون بێع و ئیجار ئەموال دەوڵەت هەیە وەکو کاک سەفین باسی کرد ئەم قانونە ڕێکی خستووە ناڵێ ئەمە سینە ئەمە سادە تۆ دێتە ناو پرۆسەیەکە و قانونەکە ڕێکی خستووە بینیهایە تۆ ئەگەر توانیت مەرجەکانی دەوڵەت جێبەجێ بکەی بۆ کڕینی ئەو زەویە بەڵام ئایا چەند کەس لە وڵاتی ئێمە زەوی وەرگرتووە بە ناوی پرۆژەی وەبرهێنان بە ناوی پرۆژەی بازرگانی تەنانەت بە ناوی نیشتەجێبوون بڕۆی سەیری مەلەفەکانیان بکەی بێگومان چەندین مەلەفی واستە کەواتە بەڕێی من ژمارە یەک زۆر گرنگە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بەرەو بدرێت بە مەسەلەی لامەرکەزیەت لە سلێمانی و خەڵک بۆ بێت بۆ وەزارەت ئەمە وای کردووە کە ڕۆڵی بەڕێوەبەر لەگەڵ ڕۆڵی سەرکردە تێکەڵ بێ وەزیرە بەڕێزەکان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوان ڕۆڵی لیدەرە بینن ئەبێ ئەوان خەریکی پۆلیسی و استراتیژی بن نابێ خەریکی ئیشی ڕۆژانی خەڵک بن وەزیرە بەڕێزەکانیش بە هەمان شێوە ئیشی کێیە کە ئەبێ بەڕێوەبەر بێ بەڕێوەبەرەکانی ئاستی پارێزگاکانە کە بۆی ئەبێت دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بۆ خوارەوە تەمان کە تۆ قسە لەسەر پرۆسەی لامەرکەزیەت و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکەی ئەمە پاکێجێکە پێکەوە ئەبێ هەمووی ئیشی لەسەر بکرێت خاڵی دووەم کە زۆر گرنگە کاک سەفین ئاماژەی پێدا مەسەلەی ئەوەی کە چۆن ئێمە بتوانین سێڤزەکانی حکوومەت خەڵک بتوانێت لە ڕێگەی ئینتەرنێت و ئۆنلاینەوە دەستی بکەوێت پرۆژەی خزمەت کە لەم کابینەیە ئیشی لەسەر کرا پێم وایە یەکێکە لەو پرۆژانەی کە ڕوبەڕوویشی باشی ئەم دیاردەیە بێتەوە کە جەنابەت باست کرد چینێک دروست بووە کاک دەرون لە ناو خەڵکا لەگەڵ ڕێزم من خۆشم محامیم کاک دکتۆری شەر محامیە چینێک دروست بووە تەبان لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هاوڵە محامیەکانم محامی دروست بۆ ئێستا ئیشی دەڵاڵیەکە کۆمەڵێک خەڵک دروست بوون ئیشی دەڵاڵیەکەن بژێ و ژیانیان لەسەر ئەم مەسەلەی واستەیە بۆیە هەمیشە ئەوانە ڕوبەڕووی پرۆژەیەکی وەکو پرۆژەی خزمەتە بنەوە من کە هاوڵاتیەکەم ئەزانم سەرئێشێکی زۆر هەیە ئەگەر ئیجازەی سایقەکەم تازە بکەمەوە ناچم بۆ پرۆسەکە بگەڕێم دەڵالەکە هێنم کە ئەساس ئەو دەڵالە نابێ پارە وەربگرێ لە من ئێستا محامی هەیە لەگەر ڕزم ئەچێت تۆماری مڵکەکە لە دایری تەزویل عقاریکە ئەمە پرۆسەیەکە ئەبێ زۆر سادە و ساکار بێت جەنابەت خاونێک بە من ئەفرۆشی هەردووکوانە چینە دایری تەزویل عقاری ئەبێ لە دقائق ئیشەکە تێپەڕ ببێ بەڵام خەڵکێکی زۆر لە وڵاتە هەیە کە پەنا ئەبا بۆ دەڵالێک بۆی کەم ئیشەی بۆ بەڕێوەبەرێ پارێکی زۆرەدا و ئەو دەڵالش بێگومان لە ناو دائیرەکە لەوانەیە کۆمەڵێک فەرمانبەری هەبێت کە نێتوەرکێکن ئەمە وای کردووە ئەم پرۆسەیە پەرە بسێنێ وەکو باسیشم کرد هاوڵاتیان شەرنی هەمویان بەنیەتی قەزی جنایی بکەین اینجا من ئەمەوێت سێمیش باس بکەم سانە تۆ لەم بەرنامەیەکەی دێستا بۆ من بە دڵنیاییشەوە خۆشحاڵین کە لە ئاستی باڵا بینەری ئەم بەرنامێن و هیوادارم ئەو بەڕێزانی ئەو سیاسیانی کە لە کابینەی ئایندا نۆمەنی کراون و دەستنیشان کراون بینەری ئەم بەرنامێ بن ئەم قسانە جەنابەت 4 ساڵە تۆ لە یعنی لە پۆستێکی باڵای لە سەرۆکایەتی حکومەت ئەم قسانە کەڕەوبەڕووی سەرۆکی حکومەتەکەیتەوە ئێستا بۆ نمونە پێش بەرنامەکەش ئێمە لە ژوورۆ دانیشتین کۆمەڵە مناقەشەمان کرد زۆر مخنیان بە دیوێک حتا ئەگەر بە دیوەنیەکە دیفەکەش بێت بەڵام تۆ دەسەخەیتە سەر برینەکان لەو ئاستا باڵایانی سەرۆکایەتی حکومەت سەرۆکی حکومەت تا چەند مفاتەحەی ئەم قسانی ئێوە لەم 4 ساڵە نمونەیەک لەو نمونانت پێ بڵام کە ئێمە ڕوبەڕووی ئەم دیاردەیە بوونێتەوە مەسەلەی پرۆژەی خزمەتە پێدوانە بێ پرۆژەی خزمەت لە کونفەیەکوونێکە ئەم پرۆژێک چوو بێتە سەر ئینتەرنێت جەنابەت دەتوانی دواتر ئەدرێسەکە لە کاکسەکە بچۆرە ناو پرۆژەکەەوە بە زمانێکی کوردی شیرینی پاراو بۆ هەموو کەسێک ئەڵێ تۆ ئەگەر ئەو 415 خزمەت گوزارێک ئەتەوێت تکایە پەنامە بە بۆ دەڵاڵ ئەتوانی لە ڕێگەی ئەم پیجەوە بە ئاسانی مەسەلەن زۆر جار تۆ ئەچیتە دائیرەکە
وەکو کاکسەفین باسی کرد زۆربەی زۆری سەردانی هاوڵاتیان بۆ دایرەکان بەس بۆ بزانێ مامەڵەکەی پێویستی بە چی هەیە جەتەوان ئەمە مەسرەفە ئەمە کاتی هاوڵاتەکە بەسەر ئەبا کاتی فەرمانبەرەکە بەسەر ئەبا بەڵام لە ڕێگەی ئەم ئەدرێسەوە ئەتوانێت بە ئاسانی بچێ پێ دەڵێکا کە پێداویستەکانی تازەکردنەوەی ئیجازەی سیاقەتەکەت ئەمانەی خوارەوەیە و پێویست بەم ژوورانە هەیە بڵێ طبعا ئەم بەرنمەیە زۆر لینکی بە بەرنمەکەی پێشووترت هەیە لەسەر مەسلەی بێوەکاسە دەمە سەر ئەوەش بۆیە حکوومەت هێرێمی کوردستان لەم کابینەیە لە کابینەی هێشتا هەنگاوێکی زۆر بیوێرانەی نا کە مەسلەی پرۆژەی خزمەتە طبعا ئەم پرۆژەی خزمەت هێشتا لە برەوە پێم وانە چونکە ئەمە ئەساس و نەواتێکە بۆچی بۆ حکوومەتی ئەلکترۆنی لەمە دوا خەڵک لە ماڵی خۆیەوە بتوانێت زۆر جار جەناب گوێت لێ بووە ئەوانەی کە لە دەرەوە ژیان دەڵێ پاسەپۆرتەکەم تازە دەکەمەوە لە ماوەی 4 دقه زۆر لە ماوەی 3 ڕۆژە ئەڵێ گەرمەوێت لە 5 دقەیە بێ شتێک پارە زیاترە دەم ئەتوانم وەریگرم و هیچ کاتێک لە هەفتەیەک تێپەڕ نابێ ڕاست هەرچەنە ئێمە نمونەی جوانیشمان هەیە لە ڕاستی ئێستا دایرەی پاسەپۆرتی سلێمانی یەکێک لەو نمونە جوانانەی کە لە سەرتاسەری عێراق هەمیشە وەکو نمونە باسەکەین بۆم بەرنامێژ من بۆم بەرنامێژ ویستم بەڕێوەبەرایەتی هاتوچۆ مەسەلەن بەڕێوەبەرایەتی نمونە جوانانەی کە لە هەولێر بەڕاستی دەسوکاری ئێمە کە لە سلێمانی دێنە ئێرە هەمیشە بە نمونەیەکی جوان ڕاستی بەڕێوەبەرایەتی هاتوچۆکەن بۆی ئێمە زۆر ینی وا نەکەین کە ڕەشبینیەک پیشان بدەین نمونەی جوانیشمان هەیە بەڵام بەرنامەکەی جەناب ناوی دیاردەیە بەڵام بۆ بە دیاردەواسڵە دانانی خەڵکی شیا و لە شوێنی شیا و زۆر گرنگە ئەمە زۆر ئێمە بەداخەوە تا ئێستا لە حکوومەت هێرێمی کوردستان دلیلی وەسفی وەزایف جێبەجێ ناکەین من کە بووم بە سکرتێری ئەنجومەنی وەزیران کاک دکتۆر فرسەت مەسەلەن لە حکوومەت کاک سەفین لە هەموو دنیا شتێک هەیە ئەبێ شتێکت لە بەردەست بێ بڵێ کاری تۆ ئەمەیە ئەو پرسیارەشی لە کاک دکتۆرت کرد و بەنیاز بوو لە منیشی بکەی ئایا ئێمە لە پرسینەوەمان لێکراوە عادەتەن کە تۆ لە پرسینەوە لە کەسێکەکەی ئەبێ معیار و پێوەرێکت هەبێ لە پرسینەوە پێ بکەیت مەسەلەن کە تۆ لە پرسینەوە منەکەڵی ئامان جووەرە تۆ چوارچێوەی دەسەڵاتەکەت چی بووە چوارچێوەی ئەرک و واجباتەکە چییە بۆیە زۆر گرنگە ئێمە بەڕاستی مەسلەی وەسفی وەزایف احتیمام پێ بدەین لە داهاتوو مەسلەی بەرزکردنەوەی پلەی وەزیفی کاکتەرون کە ئەمە یەکێکە لەو مشکلانەی کە ئێمە لە قانونی چاکسازی چارەسەرمان بۆ دۆزین خەڵکیێکی زۆر بەهۆی واستەوە ئەوەل تەعین کە تەعین بۆ بە خەبیر تەعین بووە خەڵکی شەیە کە سوکاری من و تۆیە لەوانەیە 20 ساڵ لە وەزیفێک بۆ اینجا ئاگا بەو دەرەجە وەزیفیە بۆ بە معاون مدیر عام ئەمە شعوری ناداتپەروەری لە هەموو شعورێک ناخۆشترە خەڵک ئامادەیە برسی بێ بەڵام شعوری بەوە هەبێت کە هەمومان برسین پێکەوە ڕاستە من حەزەکەم بە نمونەی زینۆ قسە بکەین بۆی کار باوکی جەنابتە ینی خۆت لە باسی تەقاعودیەوە باسمان کرد مەسەلەن کە کابرایەکی خانەنشین مەسەلەن دوای 63 ساڵ عمر و ئەو هەموو ساڵانی خزمەتە و تەوقیفاتی تەقاعودیەدا تەقاعود دەبێت وانە باسێکی تر هەیە بەهۆی واستەیەکەوە لە هەر ئۆرگانێکی حیزبی لە کورفەیەکونێکە بە پلێشی باڵا شوێنێک بەکارێکی بۆ ئەدۆزرێتەوانێ بە هەر مبەڕیرێک بەسەیرەکەی ڕاتبەکەی دەقاتی ئەم ڕاتبەیە و بەقەدەر ئەویش خزمەتی نەکردو ئەم شعورکردنی ئەم کەسێک کە 63 ساڵ عمری هەیە و نزیکەی 40 ساڵی ژیانی خۆی لە خزمەتی گشتی سەرف کردووە ئەو شعور بە نەعەدالەتی زۆر گەورەتر لەوەی کە ئەم لە کاتی خۆیان موچەکەی وەرناگرێت بۆیە پێم وایە مەسەلەی چاکسازی بۆیە پێم وتی کە مەسەلەی واستە خۆ بگەڕێتەوە لە تشخیصی بکەی جارێ بزانی هۆکارەکانی چین اینجا چارەسەرەکانی چیە بۆیە چارەسەرەکانی پێم وایە دابەزانی دەسەڵات ئێستێمە قانونی ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە قانونی ئەگەسەری قانونەکە کوێ قانون ڕقم 30 ساڵی 2009 کە لە قانونە هەرە باشەکان بەڵام ئایا جێبەجێ کراوە بۆیە دەڵم سەروەری بوونی یاسا و جێبەجێکردنی یاساش بۆ خۆی کێکە لەو میکانیزمانەی کە ئەتوانی ڕوبەڕووی دیاردەی واستە بیتەوە بۆیە تەسەوڕەکەم ئەم خاڵانە و دواتریش بۆت باسەکەم ئێمە لە حکوومەت هێرێمی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو لەکوێی تر ئیشمان کردووە بۆ ئەوەی کە هەوڵ بدەین ڕوبەڕووی ئەم دیاردە دەستخۆش تاک فرسەت گریمانیەوە لە پەرلەمان لە ماوەی 4 ساڵی ڕابردووە یاسای باشیشتان دروست کردووە و یاسای باشتان بەرهەمهێناوە و هاتۆتە لای بەڕێزیشیان یاساکانی ژۆک و نووسرا و مەزبوطە و بێعیب و زۆر باشە بەڵام جێبەجێ ناکرێت ینی کاردانەوەی ئێوە چییە؟ کاردانەوەی ئێوە چی بۆ لەم 4 ساڵی ڕابردووە با زۆر نەچینە دواوە ینی کۆمەڵی یاسای من هەرچ بەرنامەیەکم کردو لەسەر هەر دیاردێک یعنی کاک سەفین مشکلی یاسا زۆر کەم بووە لە وڵاتە ینی وەکو نووسرا بەڵام مشکلی جێبەجێکردن هەبوو کاتێک کە جێبەجێ ناکرێ ئیحساسی ئێوە چۆنە هەستی ئێوە چۆنە ینی ئیحساس بە چیەکەن کەەوە لە بینایەکی گەوران و پێڵن پەرلەمان و ئەو هەموو چێشمە سیاسی لەسەرکرێ بەڵام کاتێک یاسایەکیش ئینتاجەکەن وەکو پێویست جێبەجێ ناکرێت طبعا جەناب دەزانی هەر وڵاتێک لەسەر کۆمەڵێک کۆڵەگە وەستاوە هەموویشیان تەواوکەری یەکترن ینی لە هیچ شوێنێکیش ئەوەی باسەکەی فەصلی مطلق نییە ینی هەمووی پەیوەندی پێکەوەی هەماهەنگی لە بینی حکوومەت و پەرلەمان لە بینی حکوومەت و سوڵتەی قەزایی بەڵام ڕێزگرتنە لە دەسەڵاتەکانی یەکتر ئەوەی فەصلی بینی سوڵتات ئەمە بەستی ڕێزگرتنە هەر یەکە و لە اختصاص و دەسەڵاتی یەکتر ئەمما وەکوتر هەمویان
تەکمیلە و تەواوکەری یەکترن و هەماهەنگی و تەنسیق و با بڵێن تێکەڵاوی لە نێوانیاندا هەیە خۆی لە ئەو سیستەمانی وەکو ئێمە کە پێیان گوترێت سیستەمە پەرلەمانیەکان ئەوەندەی من بینی بم زۆربەی زۆری یاساکان مەفروز وایە لەلایەن حکوومەتەوە بەتایبەتی ئەوانەی پەیوەندیان بە ئیدارەوە هەیە ئەوەی پەیوەندیان بە با بڵێن مسائلی تەنفیزیەوە هەیە دەبێت لەلایەن حکوومەتەوە بێتە پەرلەمان و لە پەرلەمانەوە ئیتر بەپێی ئەو ڕێوڕسمە قانونی لە پەیڕەوی ناوخۆ لە قانونی پەرلەمان هاتووە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێ و دواتر مناقەشە بکرێ و پەسەند بکرێت بەڵام ئەوەی تێبینی بوو لە ماوەی ئەو تقریبا 4 ساڵ نەبوو نزیکەی 5 ساڵ بوو 4 قانون لەلایەن حکوومەتەوە ئاراستەی پەرلەمان کرا و پەرلەمان خۆشی ماوەی 2 ساڵ ئەو وەزعی بەسەر هات کە بەسەری هات بۆیە توانم بڵێم ئەگەر تەقیمی دەوری پەرلەمان بکەیت لە خولی 4 تو ناتوانی تقیمێکی ئیجابیت هەبێت بۆ ئەدای پەرلەمان چ لە ڕووی تەشریعی چ لە ڕووی ڕقابی لەبەرەوەی خۆی بە زروفێکی ناتابیعی داڕۆیش بە هەمان شێوەش ئەم شتە بۆ حکوومەتیش ڕاستە زۆربەی وەزیرەکان دوو وەزارەتیان بەڕێوە دەبرد لە نیوەی حکوومەت بەشێکی حکوومەت بەتاڵ مایەوە بشێکی کشانەوە ئەمە وای کرد توانم بڵێم ئەگەر ئەم زروفەی بەسەر کوردستان نهات باید دەبایە زوو معالجەیەکی جەزری بکرێەوە حکوومەتە بکرێتە تەصریف ئەعمال و حکوومەتێکی تر پێک بێ و ئەگەر لە ڕووی قانونیەوە سەیری بکەین ناکرێت نقریبە نیوەی پۆستەکان بە بەتاڵی مابنەوە هەر وەزارەتێک بۆیە ئەگەر پرسیارەکە ئەوەیە ئایا 4 ساڵی ڕابردوو یان ئەو ماوەی خولی 4ەمی پەرلەمان تواندراوە چاودێریەکی ور لەسەر حکوومەت بکرێ و لە جێبەجێنەکردنی یاسا پەرلەمان ڕۆڵی خۆی بینە نەخێر نەتواندراوە ڕاستە لەسەر ئاستی فەردی لەسەر ئاستی لیژان جوم و جۆڵ هەبووە مەحاولات هەبووە هەوڵ دراوە بەڵام ئەگەر وەکو تەقیمێکی وجدانانە بۆ دۆخی ماوەی ڕابردوو بکەین دەبێت تەقیمەکەمان لە نەتیجە ئەوە بێ کە ئێمە سەرکەوتو نەبووین لە ئەدای ڕقابی لەسەر حکوومەت خۆشی سەرکەوتو نەبوو زۆر جوانە پێکە قسەکەی من ئەوەیە بە لەم 5 ساڵەیەک تۆزیتر بینە دواتریش ینی منە مێسا دوای ئەم پرسیارم ئەوەت پێ بڵم ینی نەسیحەتی تۆ چیە ڕێنوێنی تۆ چیە بۆ ئەم کابینە نوێیە ئەم پەرلەمانتارە تازانەی کە جارە دانەنیشتوون ینی قسەکەی من ئەوەیە ئایا ئەم قسەی تۆ بۆ زۆر ڕابردووتریژ ینی ئەخوات ینی لە خولەکانی پێشووتریشە پەرلەمان هەر ڕقیبێکی باش نەبوو بەسەر حکوومەتەوە زانی چۆنە ینی گەر بڵێ ئێمە لە ساڵی 92 کە مؤسساتمان دروست کردووە تا ئێستا لە شوێنی خۆمان وەستاوی نەخێر نەوەستاوین ینی ئێستا بەراوردکەی لەگەڵ پێشووتر حرەکەیەکمان کردووە بەڵام ئەم حرەکەیە بەڵتی بووە لە ئاستی چاوەڕوانی نەبووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم پێم وایە ینی ئەگەر بێت و بمانێ بڵێن چی بکەین لە داهاتوو خاڵی هەرە گرنگ ئەوەیە هەریەکە لەو مؤسساتانە بەتایبەتی پەرلەمان و حکوومەت هەریەکە و ڕێزی اختصاص و سەلاحیەتی خۆی بگری و دەوری هەریەکە لە مؤسساتی ڕقابیش وەکو دیوانی چاودێری دارایی وەکو دەستەی نەزاها و کۆمەڵێک مؤسساتی گرنگی تریشەیە وەکو داواکاری گشتی و لە سەروی هەمووشیانەوە سلەی قەزا و ڕۆڵی قەزا لە مەسائلی عقابی کە باوەڕ بکە تۆ دە یاسای تریش دەرکەی و دە وەزیریش سەحبی سقە لێ بکەی لەسەر کۆمەڵێک شت بەڵام لە نەتیجەی نهایی شوێنێک هەیە کە زۆر گرنگە ئەوش ئەوەیە دەبێت قەزا بە ڕۆڵی عقابی خۆی هەڵبستێ بۆیە گرنگە مادام لە چوارچێوەی قانونی داڕێژراوە کە واستەکاری و ڕەشوە و استغلالی نفوس و نهبی مالی عام و ئەوانە جەریمەن لە چوارچێوەی جەریمەی فەساد و تعریف کراون چ لە قانونی هەیئە نەزاهە چ لە قانونی عقوبات مادام ئەمانە بە تەجریم کراون پێویستە هەم مؤسساتی تەنفیزی لە ملاحقەکردنی ئەمانە و هەم مؤسساتی قەزائیش لە عقوبە ڕۆڵی بەرچاوی خۆیان بینن من پێم وایە ئێمە ئێستا مادام لە چوارچێوەی بەرنامەیەکین و لە بابەتێکین کە لە چوارچێوەی منزومەی جرائیمی فەساددایە کە بۆتە بەڵایەکی گەورەوە هەموو خەڵک باسی لێوە دەکات بەڵام دەبێت ڕاستیەکیش بڵێم هیوادارم بینەرانی خۆشەویست خەڵکی کوردستان بە تەبیعی ئەم قسەیەم لێ وەرگرن ئەوانەش کە زۆر ڕەخنە دەگرن لە واستەکاری لە ڕەشوە لە ئەمانە هەر یەکەش هەست دەکەی لە لەحزەیەک لە لەحزەکان بۆی ڕێکەکەوێ هەمان شت دەکات ڕاست یعنی جا لە شتێکی بچووکەوە تاوەکو ئەگاتە ئاستێکی بەرز ینی کەس هەمویان پەنای بۆ دەبن باش سەکە ئەوەیە ینی ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان کاتێکە لەسەرم بەرنامەیە پۆستم کرد بە جۆرێک لە جۆرەکان گەشتبین نین بەم خولەی ئێستای پەرلەمان و پیان وایە خولێکە
ئەوەندەی خەریکی شۆیە و ئەوەندەی خەریکی پێنجەممە بەست بەڵێ خولی داهات و با بڵێ ئەمەندەی خەریکی ینی نمایشکردنی کارکتەرەکان خەریکی نمایشکردنی خۆیانن ئەوەندە ئاگایان لە برینەکانی ئەم وڵاتە نیە ئەوەندە ئاگایان لەوە نییە کە دیاردەیەکی وەکو واستا دیاردەیەکی وەکو ڕۆتین چۆن چۆنی وەکو کرم بەربۆتە ناو جانی هەموو سێکتەرەکان ڕاستی دەوێت من پێم وایە ئەم ئیشە بە پەرلەمان ناکرێت ڕێزی زۆرم هەیە و هێشتاش مایە تەقیبی ئەدایی ئەم خولە بکەین پێ دوایە کاڵی بە پەرلەمان ناکرێت بەڵام زەنی هەر یەکە و لە ڕوانگەی ئەندامەکانیەوە پێی ناکرێن نە لە چوارچەوەی اختصاسەوە مثلەن تۆ دەی باسی نێشتنی ڕۆتین دەکەی ئەمە بابەتێکی تەنفیزیە و بابەتێکە حکوومەت دەتوانێت ڕێوشێنی پێویستی بۆ دابرێ کە دەی باسی حکوومەتی ئەلکترۆنی دەکەی ئەمەشیان دیسان ڕاستە دەچێەوە حکوومەت پێویستی بە تەشریعی قانون بوو پێویستی بە هەڵگرتنی بربەست هەبوو یەکسەر مەشروعی قانونێک حازرەکە دەینێرێتە پەرلەمان تەنها چاودێری دەکات ئەوە هەڵە بوو لە ئێمە کردمان برادرانی ئێمە کردیان چوون ئیشی تەنفیزیان کرد هیوادارم ئەو خولەی نوێ سوود لە هەڵەکانی ئێمە وەربگرێ و نیەت خۆی بکاتە بەدیلی حکوومەت بنزین فەحز بکات ئیشی ئێمە نییە ڕێزی زۆرم بۆ ئەوبرانە بەشێکی زۆری لە حرس و دڵسۆزیەوە دەیکات پێی وایە وەزیفەی وێ بەڵام دەبێ قانونی پەرلەمان بخوێنینەوە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بخوێنینەوە قانونی مەجلس وزەرا بخوێنینەوە تێ بگەین دەسەڵاتی ئەم چیە بۆی ڕێزی دەسەڵاتەکانی یەکتر بگرین ناکرێت سڵتەیەکی تەشریعی و ڕقابی بچێ ئیشی تەنفیزی بکات ئەوەی جەنابەت باسەکەی بۆ ئەوەی کە وڵاتی ئێمە ببێتە وڵاتێکی موسەساتی ڕۆتین تێدا نەمێنێ واستەکاری تێدا نەمێنێ و موسەساتەکانی ئێمە بە شێوازێک ڕێکخراوە بن کە هاوڵاتی پێویستی بەوە نەبێت لە دەرگای ئەم بدە و دەستی ئەم ماچکە و ڕەشوە بداتە ئەمە ئیشی حکوومەتە بابینەری کۆمەڵی لێ دوان بین ئەو کاتەی تر بە تەواتی سەر ئەو دیوەیەکی تر چۆن چۆنی دەست پێ بکەین ینی وا قساتی نەگەر هەرێک لێەوە سەرۆکی حکوومەتی داهاتوو بن لە چیەوە دەست پێ بابینە لە پێش چاو لە فەرمانکانە واستا بوو بە تەلەفۆن شتە ژۆری بەرێ بە تەلەفۆن شتە ژۆری واستەیە بووە شتە ژۆری نانێم پارەیدایە بەڵام بۆ شتیوان بیتە هەموو شمان دەزانینەوە باشە تۆ لە کات هێستا فەرمانگەیەکەوە گەر بەبێ واستە بڕۆی کارەکان دەچێ بڕێەوە بۆ خی تاخیرت دەکەن تو چاو دەگەی سعاتی ڕادەوەستی کەسێک یەکسە دێتە ژۆری توش مەزبوری زارتر واستە بکەیت تۆ کوتاکێک تا ئێستا پەنات بردوۆتە بەرواستە کەم هەندێک جار زۆر بە کەمی ئەویش کە کاتێکی ئەوتۆم نەبوو بێت ئیشێکی خەڵکێکی زۆرم لە پێشەوە بوو بێت تەکلیفێکم کردووە کرابێ نەکرابێت وەکو خەڵکەیە وەستاوم هەندێک کات واستە پێویستە لەبەر ئەوە هیوادارم ئەو واستەکاریەش نەمێنێ چونکە خۆشم نەمکرد بەس بەنام بۆ برد چونکە هەنێک کەسی تریش هەیە لەو باشتری شەو توانای واستەکردنی نییە پێت وایە ئەگەر واستە نەبێ کارەکان لە فەرمانگە حکوومەکان ناڕەبڕێەوە بەڵێ واستە نەبێت ناتوانین لە هیچ شوێنێک لە فەرمانگەکانە دا بمەزرێ یان ئیش بکەیت هیچ لە ژیان تاقەت تەلەفۆنکرۆ بە برادرێ بۆ ئیشەکە زووتر بڕوە بەڵێ ئیشم هەبووە ئەرێ وەڵی ئیشم هەبووە بە تەلەفۆن جارێ بە تەلەفۆن کرا جارێ بێت تەلەفۆن یعنی بووە بە کللتور بابڵی ناچاری بیکە گەر نایشەکان تەڕوا بڕێەوە گەر تەلەفۆن دەڕوا زۆر بە باشی دەڕوا بڕێەوە بەزەگە تەلەفۆنکەی باشتر دەبێت تەلەفۆنکەی تەبم باشتر شێک مناسی باشتر نییە ینی واستە هەر هەبووە کۆرە ئەرێ وەڵای لە بیدایە تۆ واستە هەر هەبووە هەر دەژبی دەستخۆش بەشێک لە هاوڵاتیان وەکو گوێتان لێبوو لە کۆتایی بەرنمەکە شاین ئەمەوێ وەکو پێش لێدوانەکان وتم ئەگەر هەرێک لێوە لە کابینی داهاتوە سەرۆکی حکوومەت بێت چۆن دەست پێکات و بەشێکی زۆر و قسەی هاوڵاتیانی شایانیاڵێن تا ئەم دقەیە مۆزۆعی واستە دیاردەی ناشرینی واستە بۆ بە ئەمری واقع یعنی ئەگەر ئەم ڕۆژ من نیکەم کاتێک کاچمە فەرمانگەیەکەوە بیرم خەڵک بەواستە ئیشەکەی ڕات و مەزبوطە و دەجاتیەوەی بە 5 ساعت من لە فەرمانگەیەکە بمێنمەوە ئەو بە 5 دقەیکە منیش پەنای بۆ بە چۆن دەست پێکی کاک ئامانج بەڵێ خۆی تەبان وەکو کاک دکتۆر فرست باسی کرد ئەمە تەنها کاری سەرۆکی حکوومەت نییە تەنها کاری دەسەڵاتی تەنفیزی نییە کە ئێمە باسی بەدامەزراوەبوونی دەوڵەتەکەین یەکێک لە بنەماکانی جیاکردنەوەی دەسەڵاتەکانە بێگومان بەشێک لەم چارەسەرانە ئەکەوێتە ئەستۆی پەرلەمانتاران
بەشێکی ترەکەوێتە دەسەڵاتە گرنگەکە کە دەسەڵاتی لێپرسینەوەی بپلی یەکەم ئەویش دەسەڵاتی دادوەریە دادگاکانە و بەشەکەی تریشی ئەکەوێتە سەر دەسەڵاتی جێبەجێکردن. من وەکو نوێنەری دەسەڵاتی جێبەجێکردن با باس لە بابەتەکەی خۆم کەم دواتیش کاک دکتۆر فرسەت حەزەکەم باش لەسەر پەرلەمان قسە بکە. باش طبعاً ئەوەی کە متعلقە بە حکوومەتەوەکو باسم کرد شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان ئیشی حکوومەتە. مثلەن کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران دەتوانێت دەسەڵاتەکان دابەزێنێت چونکە دەسەڵاتەکان هەموو چڕبۆتەوە لەکوێ لە ناو ئەنجومەنی وەزیران دەسەڵات دابەزێنرێ بۆ خوارەوە. بەڵام کە تۆ دەسەڵاتت دابەزان بۆ وەزیر مەفروضە دەسەڵاتەکە دابەزێنێ بۆ بریکاری وەزارەت کە دادبەزان بۆ پارێزگاری ژێبێت دەسەڵاتەکە دابەزێنێ بۆ قایم. طبعاً خۆی ئەم پرۆسەیە پێویستی بەوەش هەیە کە تۆ لە ئاستی پارێزگاکانی خەڵکانێکت هەبێ ڕاهێنراون پێدوان نییە ینی ئەترسن لەسەرەوە کام دەسەڵاتەوە نەورتکەنەوە و شۆڕیکەنەوە واسە زیاتر باسی تۆ لە شوێنێک کاوتێ کەسی شیاو لە شوێنی شیاو بێ ینی ئەو کەسانە ئەگەر شیاو نەبن بۆ ئەو شوێنە بەڵێ من ئەبێ بەشی دوم بۆ باسکەم کە ئەمە متتەڵەباتی هەیە کە دەسەڵات شۆڕکردنەوە ئەوە نیە تو ئەمرێک دەرچێت لە سەرۆک وەزیران و پێم برارماندا بەدابەزایم دەسەڵاتانی خوارەوە بۆ بریکاری وەزارەتەکان و پارێزگارەکان و قایمقامەکان و بەڕێوە بەرگشتەکانی ناو پارێزگاکان بەڵکو دەبێت پێش ئەوەی تو ئەم بڕیارە بدەی دڵنیابی لەوەی کە لەسەر ئاستی پارێزگاکانیش فەرمانبەری شیاو و لێهاتوت هەیە کە ئەم ئیشانە چکە فەوزا دروست دەبێ ئەگەر تو دەسەڵاتەکە دابەزێنی مهەیە نەبێ ئەم دایرەیە دوو جگە لە ڕاهێنانی فەرمانبەر بۆ ئەوەی کە خەڵکی شیاو لە شوێنی شیاو بێ دەبێت دەستگاکانی چاودێریکردن و وردبینی بە قووەت بکرێن چونکە ئەگەر چاودێری وردبینی بە قووەت بکرێن و مۆزەفی ڕاهێنراویشت هەبێ پێم وایە ئەو کاتە پێویست ناکە هاوڵاتیەک ڕووبکات لە بێتە هەولێر لە وەزارەت کارەکەی بڕە. دوو هەمشت کە هەر ئیشی حکوومەتە ئەوەیە کە ئەبێ ڕۆڵی وەزیرە بەڕێزەکان ڕۆڵی ئەنجومەنی وەزیران جا بکرێتەوە لە ڕۆڵی بەڕێوەبەرگشتەکان ئەو بەڕێوەبەرانەی کە لە ئاستی پارێزەکان کارەکەن ئەوان ڕۆڵی سەرکردە ببینن ئەوانەی کە ئێمە باسمان کرد چۆن بیکەن تەرجەمەیکەن بۆ سیاست چۆن تەرجەمەیکەن بۆ استراتیژ و ئەوان ڕۆڵی چاودێریکردنی جێبەجێکردنی ئەو استراتیژ و سیاستە بین کارە ڕۆژانەکە بەجێ بڵن کاک دەروون ئێستا بەڕێوەبەریشی گشتی لە ئاستی پارێزگا سەری لێ تێکچووە نازانێت سەر بە محافظە ئینسترەکشن و تعلیمات لە محافظ وەرگێ یان لە وەزارەتەکەی وەریگرێ. طبعاً لەبەر ئەوەی کە ئێمە مؤسسات نیت بەداخەوە تا ئێستا وای کردووە کە سەر لە شێوایی دروست بێ. طبعاً زۆربەی دڵی ئیش من هەموو جارم لە حکومت لای بەڕێوەبەری گشتیە کە بەداخەوە لەگەڵ گۆڕینی هەموو کابینەیەک ئێستا حیزبەکان ئەوەندەی قسە لەسەر ئەوەکەن چەند بەڕاوێژکار و چەند بەڕێوەبەری گشتی و چەند وەکیل وەزیرم بەرئەکەوێت کەس بیری لەوە نییە باشە ئایا پلان و استراتیژی ئەم حیزبەت چیە ئەگەر ئەم بەڕێوەبەراتی گشتی بەرکە و چۆن چارەسەری کە تەمان ئەمانە هەموو ئەبێ ڕنگدانەوە هەبێ لە ئەمە بەدەر لەوەی ئەگەر خوا نەکردە مەسەلەن مدیر عامێک ئەگەر پێشتر بە حیزبێکی تر بوو بێ حیزبێکی تر بێت ینی پێتە ئەو جێیە ئەگەر باشیش کرد بێ ئێمە هێمان نییە کۆنتینیویتیمان نییە ینی کە بەردەوامبوونمان نییە ئێستا مەسەلەن تۆ من سکرتێری ئەنجومەنی وەزیرانم لەم کابینەیە مەسەلەن پۆستەکەم دەرەجەی وەزیرە و مەسەلەن هیچ کە دێتە شوێنی من عادەتەن کە دێن ئەڵە لەو ڕۆژەوە ئەم ئۆفیسە هەیە کە من ئەبم بە وەزیر لەم ڕۆژەوە ئۆفیسە هەیە کە من ئیتر چاوی لەوە نییە بەردەوامی نادا بە پرۆسەکەی پێشووتر ئەمە یەکێکە لە بنەماکانی مؤسساتی بۆ لە ئەوروپا گرنگ نییە کێ وەزیرە لەبەر ئەوی لە خوار وەزیرەوە هەموو تەکنۆقراتن لە بریتانیا پیان ئەوترێ سیڤیل سەرڤەنت یعنی ئەمانە لەگەڵ گۆڕینی کابینە ناگۆڕدرێن ئەمانە چی ئەەکەن هەڵ ئەسن بە جێبەجێکردنی ئەو بەرنامە و ئەجندەی کە حیزبەکەی بردوێتەوە لە حکومەت جێبەجێەکەن ئەمانە پۆلیسی دانانێن ئەمانە منفذن چه پۆلیسی دانێ مەجلیسی وزەرایە بۆیە ئەگەر جنابەت پرسیارەکە دوا بوو ئەگەر سەرۆک وەزیران بیچۆن بیر لەم بابەتاکەیتەوە تەواە نەبێ شتانی کە باسمان کرد هەموو ڕنگدانەوەی بێ لە ئەجندەکە و دەبێ هەر وەزیرێکی بەڕێزیش لە چوارچەوەی ئەجندە گشتیەکەی کابینەکە ئەجندەی تایبەتی خۆی هەبێ و بەشتێکی تەرخان بکات بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی دیاردەی واستە کە ئەم دیاردەی ژووک و باسم کرد پەیوەندی بە سەروەریبوونی قانون هەیە پەیوەندی بە چاکسازی هەیە پەیوەندی بە نەهێشتنی شعورکردن بە ناداتپەروەری هەیە کە حکوومەتیش ئەگە پرسیار لە من کەی تو خۆت ئێستا هاتووی ئەم قسانە ئەکەی تو خۆت پۆستێکت هەبوو لەناو حکوومەت چی کراوە مەسەلەن پرۆژەی خزمەت جوانترین پرۆژەیە کە ئەتوانین بڵێم بڕوونی ئەو دیاردەیە کە جنابەت باس کرد ئەو یاسا چاکسازی کە چۆتە پەرلەمان بڕیاری چی داوە دەڵێ ئەوەی ڕۆشتووە ئەبێ هەموو چاکرێتەوە بۆ لەمە و دوواش هیچ کەسێک پلەی بەرز ناکرێتەوە ئەگەر بەو چوارچەوە قانونیات تێپەڕ نەبێ و نمونەیەکی تریش حەزەکەم باسی بکەم تازەترین تعلیمات دەرچوو بۆ مەسەلەی تعاقداتی حکومی کە ئەمەجیشێکە لەو شتانەی کە هەمیشە واستەکاری هەبوو لە وەرگرتنی پرۆژە ئەگەر ئەو تعلیماتە تازەیە سیر بکەی تقریبا بنبڕی ئەو کەناڵانە ئەکات کە تۆ لێوی بتانی بەواستە چکە تۆ باسی شتی بچووکەکەی باسی نانەوە و باسی
ئاستە بەرزەکانی دەستەی وە بەرهێنان و پرۆژەکانی وە بەرهێنان و جێبەجێکردنی گرێبەستە حکومەکان و پرۆژەکان تۆ دەبێت لە شتە گەورەکانیشەوە چونکە ئەوانە کاریگەری سلبیان زیاترە ئێستا لە هەر کەسێک بپرسی لەوانەیە شعور بۆ بکات کە بڵێ وەرگرتنی پرۆژەیەک وەرگرتنی زەویەک وەرگرتنی پۆستێکی وەزیفی خەڵک سیقەی پێ نەماوە دەڵێ ئەمە پێ ناچێت توخنی ناکە کە من ئاڵە کە بۆیە زۆر ئومێدی نییە بۆیە من تەسەوڕەکەم ئەوەی کە لەسەر ئەساسی کە لە چوارچەوەی دەسەڵاتی تەنفیزیە دەبێت لە ئەجندەی ئەو کابینەیە ڕنگ بداتەوە لا مرکزیەتە خەڵکی شیاوە بۆ شوێنی شیاوە مەسلەی ئۆنلاین زۆر مهمە کە ئێمە ڕێگە بگرین لەو دەڵالانەی کە باسم کرد کە ئیتر لەمە چووکە ئەوانە برەوە بە شتانە ئەدەن و پێم وایە ئەگەر ئەم خاڵانە لا مرکزیەت کە زۆر مهمە نێشتنی ڕۆتین ئەمانە ئیشی حکوومەتە و ئەگەر ئەمانە لە ئەجندەی کۆ حکوومەت ڕنگدانەوە هەبێ پێم وایە چارەسەری بوون. دەستخۆش قسەی ئەخیرت ماوە کاک فرسەت بۆم کە بە قسەی ئەخیر ئەگەر جەنابەت ینی سەرۆکی حکوومەت بی لەم کابینەیە یاخود سەرۆکی پەرلەمان بی یاخود پۆستێکی باڵاتە بێت چۆنی ڕوبەڕووی ئەم دیاردەیە بیتەوە. بەڵێ من پێم وایە لەوەی ئێستا خراپتر هەیە یعنی ئەگەر بێت و پێڕانەگەین و بەجددی بەرەنگاری دیاردەی فەساد بەعام و لە ناویشیدا کە یەک لە بابەتەکان مەسلەی واسیتەکاری و ئەم بابەتانی ڕوبەڕووی نەبن لەوەش خراپترێ. من خۆم ڤیددیوەکەم بینی لە عێراق معاملە لەسەر پۆستێک دەکرا ینی پۆست دەفرۆشرێ ئەو بۆیە بەڕاستی گرنگە لە کوردستان خەڵکی زۆر دڵسۆز هەیە خەڵکی زۆر پرۆفشناڵ هەیە خەڵکی ئەکادیمی خەڵکی بەتوانایە خەڵکی نیشتیمان پەروەرەیە ئەم خەڵکانە دەرفەتی ئیشیان پێ بدرێ و ئیتر لە مەودووە هەموو خەڵکێک جورئەت نەکات بۆ هەموو شتێک سیوی تەقدیم بکات کاتێک کە بینی سەرۆکی حکوومەت بە دەستێکی پۆڵاین لەوانە دەدات کە لەسەر حیسابی سامانی گشتی دەوڵەمەند دەبن بە پۆستەکەی خۆیان بەکاردەهێنن بۆ فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵەت و عقودی دەوڵەت و هەموو ئەمانە و کاتێک کە خەڵک و هاوشانیەکانیان لەو وەزارەتە و لەم وەزارەت بینیان ئەمە محاسبە کرا و دوور خرایەوە چوە زیندان بە تەکید ئەمە دەبێتە ڕەدع دەبێتە عیبرەت و خەڵک بە دوای داناچێت. بۆیە ڕاستە بەسەلەی قانونی گرنگە مؤسساتی گرنگە هەمانجی بینی پەرلەمان و حکوومەت و قەزا گرنگە دەوری ڕقابەی مالی گرنگە دەوری نەزەها گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە لە وڵاتی ئێمە تەجروبەمان هەیە گرنگتریشت ئەوەیە ئیتر حکوومەتی نوێ کابینەی نوێ ئیجراعات لەگەڵ ئەم خەڵکانە بکات کە لە ڕێگای واستەکاری لە ڕێگای دەلالی ئێستا بوونەتە دەوڵەمەندی زۆر دەوڵەمەند و سەروەت و سامانێکی ئێزگار گەوریان کۆ کردوەوە وەکو بەجەنابتم بۆ ئێمە لەبەرەوەی ڕۆژانە لەناو ئەم کێسانەداین شتی سەیر و سەمەرە دێت بۆ یەک تەوقیع بە ملیۆنان دۆلار دراوە بۆ یەک ملیۆنی دۆلاری راوەتێ ئێمە شتی ئەوەندە غەریب ئەوەندە گەورە ڕۆژانە بەرچاومانەکەوێت کە ئەمانە مەترسیدارن وەکو باسم کرد ئێستا لەوانەیە خۆتوڕەتەکەی بەو ئاستە نەبێ و بتوانین چارەسەری بکەین بەڵام لێی گەڕین بەڕڵایکەین پێشی نەگرین لەوانێت 4 ساڵ دێگەرەوە بەرنامەیە بکەین باسی شتی خەتەرناکتر بکەین وەکو ئەوی کە باسم کرد لە عێراق ئێستا لە دەست دەرچووە وەزارەت دەفرۆشرێ مدیر عام دەفرۆشرێ مشروع کراوە 900 ملیۆن دلار ئەسڵ 900 ملیار دینار هەر ئەسڵ ئەسل و ئەساسی نییە و پارەکەشت و بۆیە ئەگەر ئێستا بەرگەی پێشی نەگرین باوەڕ بکە خەتەرتر و خراپتر لەوەی ئێستاش هەیە بۆیە هیوادارم ئیجراعات دەبێ محاسبە هەبێ دەبێ خەڵک بترسێ ئەگینا هەموو خەڵک حەزی لەواستەیە ڕاست نییە کەسێک بڵێ من حەزم لێ نییە بچم شوێنێک ڕێکوپێک ئیشەکەم بڕوا بەبێ ئەوەی ماندوو بم بەڵام دەبێ ڕێگە نەدەین. دەستخۆش کاک سەفین دوا قسەت چۆنی دەست پێ بەڕای من پێداچینەوە بە هەیکەلیەتی حکوومەتە ئێمە هەیکەلیەتێکمان هەیە زۆر گەورەیە زۆر زەبەلاحە ئەگەر سێریکەی ئاوێنەی ئەو هەیکەلیەتەیە کە لە بەغدا هەیە و لە زمانی سەدامیشە هەبووە گۆڕانکاری بەسەردانە هاتووە ئەگەر لە بەغدا وەزارەتی پلاندانان هەبێت پێویست ناکات لێرە هەبێت ینی مەرجنی هەموو شتێک ئاوێنەی بەغدا بێت ئەو هەیکەلیەتەی کە دامەزرێتەوە پێویستە لەسەر ئەساسی پێشکەشکردنی خزمەت گوزاری بێت هەر دام و دەستگایەک کە هەیە هەر ئەوە نەبێت بۆ ئەوە هەبێت کە هەبێت بۆ پڕکردنەوەی پۆستێک بێ بەڵکو ئیشەکەی دیاری کراو بێت ئەم ئیشەی کە ئەشیکات ئەبێ ئاوێنەی پرایۆریتی پێشەنجی حکوومەت بێ ئەم حکوم بۆ نمونەمان زۆرە هەروەها بێت دەستگایەک هەبێت کە پێداچوونەوە بە دوواداچوون بۆ خزمەتانە بکە کە حکوومەت پێشکەش بە هاوڵاتیەکە باش من ئەمە زۆر گرنگە بەلامەوە دوای ئەوەی کە ئەو داتانە ئێوە پێشکەشی حکوومەتیەکەن ینی ئێوە کۆمەڵە ئیشی باشتان کردووە تا کاگامانج بە جۆرێک جۆرەکان وەکو شانازیەک باسی کابینەکە کات و
بەڕاستی شانازیە ئەوە بەڵام لایانی پەیوەندیدار حکوومەت وەکو پێویست تاقیقی لەو وەکۆی ئێوە ئاگاتان لەبێت تاقیق لەسەر ئەو زانیاریانی ئێوە ئاکات تاقیق لەسەر ئەو ئەنجامانی ئێوە ئاکات کە یان نەنێ ئێمە یەکەم شت وە خۆمان ئەمە بۆ بکە بە ئاخر قسە ینی ئەم وەڵامەم بۆ بکە بە ئاخر قسە تاقیق لەو ئەنجامانە کرێت کە ئێوە ئەیەن بە حکوومەت وەکو بزانیت یعنی لە ئێستادا دەستگایەک نییە مختەز بێ بە دەستگای پێشکەشکردنی خزمەت بۆیە بۆ کابینەی داهاتوش ئەبێ دەستگایەک دابمەزرێت کە پێداچوونەوە بە چۆنیەتی پێشکەشکردن و گەیاندنی خزمەت گوزاریە گشتیەکان و تایبەتەکانەکات بۆ هەر وەک نمونە ینی کە ئەڵێن پێداچنەوەی بۆ بکات بۆ نمونە ئاو کە ئاو ئەگاتە ماڵ ئەبێت بڵیت چەند سعات ئەگات بە چ کوالیتیەک لە ماوەی چەنە و نرخەکەی چەنە ئەگەر تو ئەو خزمەت گوزاریەکە حکوومەت پێشکەش بە هاوڵاتی ئەکات توانی بەر کێبڕکێ بکات لەگەڵ خزمەتێک کە لە کەرتی تایبەت تا پێشکەشەکرێت ئەوە خزمەتێکی سەرکەوتووە ئەگەرنا ئەمە ئیشی حکوومەت نییە ئەبێ بدرێ بە کەرتی تایبەت دەستخۆش زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان دوا قسەت کاگامان چوو کۆ دوا قسە ئەم قسانی کردمان لەوانەیە قسەی زۆر جوان و باقوبرێق بن بەڕاستی خەڵک ئەو قساناکی کەم لەمێ لە کوتای بەردام بەڕاستی بنیهای خەڵک جێبەجێکردنی دەوێت عیبرەت بە جێبەجێکردن خەڵک دەیەوێ کە چۆ دایرەیەکی حکومی شعور بکە کە ئەوەی پێشتر بینیوێتی چیتر نایبینی ئەوجا خەڵک سیقە دروستە بێتەوە لەگەڵ پرسیارێک کە لە دکتۆر فرسەد وا بڕیار بوو بیکەی مەسەلەی پەرلەمان زۆر گرنگە قوانینی ئێمە قوانینی زۆر کۆنن سەیری قانونی وەزارەتەکان کە کاک دەروون هەمووی کۆپی پێستی یەکترن ئێمە ئەبێ هەیکلەتی حکوومەتە سەر لە لێ داوڕێژنەوە ئەو هەیکلەتەیە کە بە ئەرز بۆ ماماوەتەوە لە حکوومەتێکی مرکزی سەردەمی ڕژێمی بەعز دایرەکانی زۆری بۆ و تاپ و شارەوانی هەموو هەمان ئەو سترەکچەرەیە بۆیە کارێکی تری ئەو حکوومەتە ئەوەیە کە لە پەرلەمان ئەبێم ئیشە بکرێت کە لە حکوومەتەوە قانونەکان بچێت ئەوێ سەر لە نوێ هەیکلێتی حکوومەت و کەسە حکوومەتێکی زۆر قەبمانەیە و دوا پێشنیاری شەر ئەوەیە بەڕاستی وەکو کاکسەفین باس کرد دەبێ هاوڵاتی ببێ بە محوەری ئەجندەی کابینەیەک لە دوایەکانی حکوومەت کە هاوڵاتیت کرد بە محور و پرایۆرەتیدایە و کردت بە ئەولەوێت پێم وایە ئەولەوێتەکانی تر هەموو ئەڕەوێنەوانێ ئەمە زۆر گرنگە کە ئێمە لەمە بەدواوە کە لە 4 ساڵی ڕابردوو سەر ڕای قەیرانەکان ئیش لەسەر ئەم پرۆژانە کراوە و هیوادارین لە کابینەکانی داهاتوش ئەم پرۆژانە بەردەوامیان هەبێ و هاوڵاتیش ببێتەوە محوەری ئەجندەی کابینەی نوێ حکوومەتی دەسەکانتان خۆش بێ نمونەتان زۆر بێ من بۆ خۆم بەر لە بەرنامەکەش کە دانیشتین ێجگار دڵخۆش بووم بە وجودی ئێوەمانە لەناو حکوومەت و لەناو سێکتەرە حساسەکانی ئەم وڵاتە هیوادارم نمونەتان زۆر بێ و هیوادارم دەست و پەنجەتان لە کابینەی داهاتووشە ئەگەر بەم پۆستانش نەبێ بە پۆستی تر دەست و پەنجەتان بە چاکسازی لە وڵاتە دیار بێ من لە کۆتایی بەرنامەکە ئاڵێم ئەوەڵ باسی واستەم زۆر بە سادی کرد لە نانەوەیەکەوە هێنام هەتا باڵاترین فەرمانگە بەڵام کاتێکە ژۆم لەم قسانە بوو بەڕاستی ئەرچێکی قورسە ئەرچێکی ئاسان نییە بەڵام ئەو ئەرکە قورسا ئەکەوێتە سەرشانی کابینەی نوێی حکوومەت و ئەم خولە نوێی پەرلەمان کە ئەرچی سەرشانی خەڵک کەمکەنەوە با خەڵک لەم وڵاتە چیتر حەز بە سەیفتی بکە حەز بە ئەمان بکە حەز بۆ بکات دەردی کاگامان ژوودی فەرقی ینی ئیتر ئەو بڕەوێتەوە کە من بچمە فەرمانگەیەکەوە حەز بکەم ئەگەر کوڕە بەرپرسێجان پلە باڵایە جێتە ئەو فەرمانگەیەوە ئەو هاوڵاتی دەرەجەیە کە من هاوڵاتی دەرەجێت هیوادارم شتێکمان کرد بێ زۆر سپاس بۆیە.